لە هەرێمی کوردستان 16 نیسانی هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگە دادەنرێت و هاوڵاتیان و لایەنی پەیوەندیدار بە ژینگەش ئەم یادە بە هەڵمەتی چاندنی دار و پاراستنی و پێدانی هۆشیاری بە هاوڵاتیان زیندوو ڕادەگرن. بەڵام ئەوەی جێگەی پرسیارە لە هەرێمی کوردستان بڕینەوەی دار و کوشتنی ئاژەڵی چێوی خەریکە ببێ بە دیاردە و تا ئێستاش لایەنی پەیوەندیدار لە ئاست شێواندنی سیمای ژینگەی کوردستان بێدەنگ و بێ هەڵوێستن. بەڕێوەبەری دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمیش دەڵێت بەهۆی پێنەدانی بەشەنەوتی هاوڵاتیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە وەرزی سەرمادا هاوڵاتیانی ناوچە شاخاویەکان پەنایان بۆ بڕینەوەی دار بردبوو. تەنانەت هەندێک لە هاوڵاتیان بازرگانیان بە بڕینەوەی دار دەکرد. بەمەش زەرەر و زیانێکی زۆر بەر ژینگەی کوردستان دەکەوێت. ئێمە ساڵانە پلانی خۆماندانین پلانی چۆنێتی کارکردن بە دوواداچوون و بەسەرکردنەوەی پرۆژەکان بە تایبەتی پرۆژە پیشسازیەکان بۆ ئەوی بزانین تا چەند پابند بوون بە ڕێنمایەکان و سەرپێچەکانیان چیە. بەرنامەی دیکەمان هەیە بە زیادکردنی ڕێژەی سەوزایی بە کۆنتترۆلکردنی دەواازە سنوورەکان لە ڕووی هاتنی سەرچاوی تیشکدەر. بڕینەوەی دار کاریگەری زۆر خراپی هەبوو لەسەر ژینگە بەڵام خۆشبەختانە ئەمساڵ زستانەکە ئەوەندە سار نەبوو پێویستمان بەوە زۆردار ببڕین. هەندێک پێشێلکاری کرا لەسەر بڕینی دار بەڵام ئەوەی زۆر خەتەرە لە بڕینی دارەکان ئەوەنی هاوڵاتێک بچی دوودار ببڕیان دووداری وشک کۆبکاتەوە ئەوەیە کە بازرگانی بە دارەکانەوە بکریان یەکێک بچی کۆسەرە بەرێ ینی من شاری کارەبایی بەرێ بچی لۆریەک دار ببڕی ئەوە تاوانی زۆر گەورەیە. لە پەراوێزی ڕۆژی ژینگەی کوردستان بە مەبەستی ڕزگارکردنی ژینگە نەخۆشخانەی منداڵبوونی هەولێر بە هاوکاری پۆلیسی دارستان هەڵمەتێکی چاندنی داری ڕاگەیاند بە جۆرێک هەر منداڵێک لەم نەخۆشخانەدا لەدایک ببێ دارێکی بۆ بچێنن. بە بۆنەی ڕۆژی 16 چار کە ڕۆژی ژینگەی کوردستانە ئێمە بە پێویستمان زانیکەوە وەکو چالاکی نەچکۆ ئەرچی خۆمانە بەڵام هەڵمەتێک ئەنجام بدەین بەم بۆنە پیرۆزە لەبەرەوەی ئەو ڕۆژە ڕۆژی چیمیابارانی ناوچەی بالیسان و شێخۆسانان بوو کە ڕژێمی پێشوو ئەو ناوچەی چیمیاباران کرد. ئێمە بۆ وەڵامدانەوەی ڕژێمی پێشوو ئەو ڕژێمانە ئێستاش کە بیانەوێ میلەتی کورد قڕ بکەن و یاخود میلەتی کورد ئازار بدەن ئێمە با کار و چالاکی باش بە ئەنجامدانی کردەوەی باش وەڵامیانە دەینەوە. دیاریکردنی ڕۆژی 16 نیسان وەکو ڕۆژی ژینگەی کوردستان کە هاوکاتە لەگەڵ ساڵیادی کیمیابارانکردنی ناوچەی شێخوەسانان و بالیسان لە قەزای شەقلاوی سەر بە پارێزگای هەولێر کە ئەم ناوچەیە لە ساڵی 1970 کەوتە بەر شاڵاوی کیمیایی باران لەلایەن ڕژێمی بەحسەوە کە سەدان شەهید و قوربانی لێکەوتەوە. دیاریکردنی ئەم ڕۆژە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ڕۆژی ژینگەی کوردستان ئاماژەیە بۆ گرنگی ژینگە و پاراستنی بەڵام تاوەکو ئێستا لایەنە پەیوەندیدارەکان هیچ هەنگاوێکی پێویستیان لەبارەی ژینگەوە نەناوە. زریان سەدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.